بەڕێزان جارێکتر سڵاوتان لێبێت لە تەوەری دومی ئەمڕۆماڵەماندا قسە لەسەر دیاردەیەک دەکەین کە ساڵانە لە هەرێمی کوردستان و لە تەواوی شار و شارۆچکەکاندا دووبارە دەبێتەوە. ئایا ڕێنماییە یاساییەکان بۆ قوربانیکردن لە جژن قورباندا چییە؟ تا چەند لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی توانیوێتی سنوورێک بۆ دیاردەی فرۆشتنی ئاژەڵە سەر شەقامەکاندا دابنێت. ئەو ئاژەڵانەی کە هەڕەمەکی وەکو بەشێک لە هاوڵاتیان دەڵێن دەفرۆشتێن بەبێ ئەوەی هیچ پشکنینێکی پزیشکی ڤێتینەریان بۆ کرابێت. ئایا باشتر نییە قوربانیکردن لە نێو قەسابخانە مەرکەزیەکانی شارە و شارۆچکەکاندا کۆ بکرێتەوە، یان قەسابخانەکان دەرەقەتی ئەو فشارە زۆرە نایەن کە لە جژنی قورباندا دروست دەبێت؟ بەشێکی زۆری هاوڵاتیان لە جژنەکانی قورباندا ڕوو لە مەیدانەکانی فرۆشتنی ئاژەڵ دەکەن و ئاژەڵ دەکڕن. بەڵام بەشێک لەو ئاژەڵانە ئەوەی کە سەرنج دەدرێت بەبێ ئەوەی پشکنینی ڤێتینەریان بۆ کرابێت دەکردرێن و سەر دەبڕێن و دەکرێنە قوربانی و بەشێکی تری هاوڵاتیانیش ئەم گۆشتە دەخۆن. ئایا لیژنەکانی قایمقامێت چیان کردووە بۆ ئەوەی بەپی یاسا ئەم دیاردەیە بنەبڕ بکەن یان سنووری بۆ دابنێن یاخۆت بە ماناکەی تر ڕێکی بخەن؟ بەسپاسەوە لەم بەشەی ڕووماڵەکەماندا میوانداری بەڕێز سۆران عەبدولغەفور سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی دەکەین. کاک سۆران بەخێر بێت دۆستۆی بێ ناخ. زۆر سپاس، دەستان خۆش بێت. سپاس بۆتەوە. کاک سۆران، ئەو دیاردەیە کە باسمان لێوە کرد فرۆشتنی ئاژەڵ لە بەشێکی زۆری شوێنەکانی شارە، ئەمە بەپی یاسا ڕێگە پێدراوە ئێوە وەکو لیژنەکانی قایمقامێت ئاگاتان لێیەتی؟ بەڵێ، پێشتەکەی دەستخۆشیتان لێ یەکەم پیرۆزبایی جژنی قوربان لە ئێوە و کارمەندانی NRT و سەرجەمگەری کوردستان و شاری سلێمانی و پێشمەرگە قارەمانەکانەکەین. تاوان ئەم دیاردەیە ئێمە چەند ساڵێکە پێوی ئەناڵێنین، ینی دیاردەیەکی زۆر دزیەوە. ئێمە چەندەها جار ڕێنمایی دەرەکەین، کۆبوونەوە ئەکرێت پێش جژنی قوربان لەلایەن لیژنی ئەمنی شاری سلێمانیەوە بۆ ئەوەی هیچ نەبی هوشیاری بین بە هاوڵاتی کە ئەم دیاردەیە نەتەندروستە نەمەرجی ڤێتەرنەریشی تایە. خۆتان نەزان ئەم دیاردەی سەربڕینی حیوانە لەسەر جادەکان ینی وەکو تو خۆش ئاماژۆپیا هیچ پشکنێکی بۆ نەکراوە. ئەمانەیەن تەنها لەوانەیە ئەو تیمانەی کە سەردانی لادەکانەکەن یان ساردانی گەوڕەکانەکەن هەندێک نەخۆشی لاوەکی هەیە کە لە حیوانە هەیە پشکنی بۆ بکرێت. ئێمە وەکو خۆمان پێش دەشگە کۆبوونەوەی لیژنی ئەمنیمان کرد، ئاگاداری سەرجەم هاوڵاتیانمان کردوێتەوە کە کوشتارگەی سلێمانی کراوەیە بەڕووی هاوڵاتیانە لە یەکەم ڕووی جەژنەوە بۆ ئەوی بچن ئەو حیوانە برن لێوێ بە نرخێکی کەمیش بە شوێکی تەندروستیش وە پزیشکی ڤێتەرنەریشی تایە بۆ ئەوی پشکنیان بۆ حیوانەکە بکەن و سەری بڕن و بیکەن بە قوربانی پارچە پارچەشیان بۆکەن. بەس بەداخەوە ئەوەی ئێمە تێبینیمان کرد، ئێمە ئیمڕۆکە سەردانی ئەو شوێنانەمان کردووە، ینی کارێکی باشمان کرد ئیمڕۆ وەکو خۆمان وەکو چەندەها لیژنەکە هەمان بوو لە بەرایانی هاتوچۆ لە لیوایەکی سلێمانی لە هێزی ئامادە لەگەڵ شارەوانی سلێمانی لیژنە هاوبەشەکان توانیمان کەمێک کۆنتترۆلی بکەین، نەک هەمی کۆنتترۆلکەین. خۆتان نەزان لەبەر ئەوەی کۆنتترۆلکردن بۆ مانایی کە ڕێگە نەدەن بفرۆشرێت یان ڕێگەنین سەر ڕێگەنین کاگەڕێبە ڕێگەنین سەر ببڕێت. ینی تۆ سێرەکەی لەو جادەیە ینی حیوانەکە سرە بڕێت لەسەر کارتۆنێک، ینی ئەمەش خەتای هاوڵاتی تایە. ینی ئێمە ئاماژەمانەوە بە خەڵگوتومانە بیبەنە ماڵی خۆتان سەری بڕن. کەواتە کڕینی لەلایەن هاوڵاتیەوە لەسەر شەقامەکانە ئاساییە بەس سەر نەبڕێت. ئەوەش ئاسایی نییە ئەگەر بێنە سەحزە، بەس خۆی دیاردەکە وای لاتۆ پێویستی بە هوشیاری خەڵکە بڕاستی. ئێمە مانێکمانەیە مانی حیوانەکەیە خەڵک لە ڕۆژانی احتیاجیە بۆ نمونە جومعان خەڵگەچە خێرەکە لێوێ ئەیکڕێت و باتە ماڵە سەری ئەبڕێ. ینی ئێستا ئەم زەختە ئەم لۆدە زۆرەی کە هەیە لەسەر ئەو شوێنە ئێمە ئیمڕۆ سەرجەم و شوێنانمان کۆنتترۆل کرد، ینی بەڕاستی بەیانی کە چوین هەر دیاردەی ینی هاتوچۆشی تێکدا بوو، ینی ئەو جادەی گرت بوو. بەڵێ، ینی من دەمەوێت چەند نمونەیەک بۆ تۆ بێنمەوە لە شاری سلێمانیە لە چەند شوێنێکی شارە دوو شوێنی ڕێیسی دیاردەیە بەدیەکرێت. یەکێکەوەانە لە شەقامی شازماتری شاری سلێمانی، یەکێکەمەتان لە بەناتانە تەنانەت کێشەی هاتوچۆشی زۆر ینی زیحام لەسەر شەقامەکە بوو. ئەمە باشتر نییە ئێوە مادەم هەڕێ بۆ ئێن کە بیفرۆشن بەڵام بیگوێزنەوە بۆ شوێنێکی تر؟ خۆی ینی لە شاری سلێمانیە کە عادەت بە شتێکەوە گیرێ خۆ دەزانی بۆ منبعی ئەو شتە، ینی ئەمە پێویستی بە ڕێشوێنێکی ئەمنی تونگترە. ینی بۆ ئەم نمونە ئێمە لە یەکەم ڕۆی جەژنەوە ینی ترەمە بێ بە چۆنەڵێ بە بەرنامەیە بۆمان لە یەکەم ڕۆی جەژنەوە مەفرەزە لیادان بڕێ بە هیچ شوێک نێڵن ئەو جەڵە بە حیوانان بێتەوە شوێنەوە. ینی شوێنی تایبەتی خۆی هێمانی حیوانەکەیە هاوڵاتیژە فێر بۆچێ لەمانی حیوانەکە شتەکڕێ. بەس بەداخەوە ماوەی چەند ساڵێکە ئەمە ڕۆیە ئێمە ینی وەکو بەرنامەیە تر لە ساڵانی داهاتووە ئەگەر ماین
توانین ئەم دیاردە کۆنتترۆلکەین بەوەی چەنەها مەفرەزە دابنین لەو هێزانی کە هەمانە لەلایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوی نێڵین بە هیچ شێوەیەک لەم شقامی 6 مەتریە ئەو دیاردەیە ڕووبات. بەڵێ باشە، بەڵام ینی ئەم دیاردەیە تەنها فرۆشتنی ئاژەڵ نیە لەسەر شەقامی 6 مەتری، بۆ نمونە لە شەقامی نزیکی سیمەتریش بە هەمان شێوە باڵندەکان دانرێن و ئەفرۆشێن لە نزیکی بۆنەکانە بەڵێ لە زیاتر لە وەرزی بەهارە. ئەم ڕێنمایانی ئێوە ئەوە ژەگرێتەوە؟ ئێمە ئەمەی لای بەرامبەر عەلوەکەی شاری سلێمانی عەلوەکۆنەکەیە ئەوە هەمومان دەستگیر کردوون و تەعهودمان پێبڕ کردوونەتەوە ئەوانەی کە مریشکیانە فرۆش و پەلەوەریانە فرۆشت بەهۆی هەندێک حاڵەتەوە کە خۆ دەزانی ئێمە لە حاڵەتێکی ناسایی بووینە چەند ڕۆژی ڕابردوشدا چۆن لە ئیستیغلالی ئەوە وەزعیان کرد ئەوان چوونەتەوە. ئێمە وەکو خۆمان دوای جەژن بە هەمان شێوە کۆنتترۆلی ئێوێژەکەینەوە ناڵین ئەو دیاردێ سەر بگرێت لەبەرەوەی خۆتان نەزان ئەوانش بە هەمان شێوە هیچ مەرجێکیان نییە بەس خەتە هەوڵاتیشی تیاکەڕێوانی بەڕاستی ئێمە چەندجار پێمانوتون مەچنە ئەو شوێنانە شتکڕن هەی دوکان هەیە سێرەکەی هەم ئێمە وەکو مەسەلەی سەربڕینی پەلەوەریش بە هیچ شێوە لەگەڵیانین بەڕاستی چکات تۆ سەیریکە کابرا سەمریشکە فرۆشی سەمرشەکەی کا بەم ئاوەیە ئەم ئاوە کوڵاتووە یعنی هەموو یەک بابەتە ئەوە نیخۆ ئاوەکەی بۆ بگەڕێت و بیکڵێنە تۆ شتێکی ترەکە یعنی ئەمەش ناتەندروستە چەندها خەڵک هاوەرمان کردووە لەلایەن برادرانی ڤێتەرنەریەوە لەلایەن ئەو تیمانی کە هەیەە ئەمە ناتەندروستە بەس خەڵک ینی چۆنەڵی خۆی گرتو بەم میچکە زیینەوە باشە، بەڵام خەڵک ینی هاوڵاتی ڕەنگە مافی خۆی بێ بە دوایەوە بگەڕێکە هەرزانترین شتی فرێش شتی فرێش بەڵێ بەڵام ئەوەی کە هەیە لەسەر لیژنەکانی قایمقامیەتە بۆ ئێوە بیرلەوە ناکەنەوە کە چەند شوێنێک دابنێن بۆ ئەم حاڵەتەوە ینی مادەم دیاردەکە هەر بۆ بە ئەمری واقع ئێمە شتێکی ڕستمی و چەند پزیشکێکی ڤێتنەریش دانێن لەو مەدانانە. ئێمە وەکو خۆمان بۆ مەسلەی پەلەوەر بۆ نمونە باسی مریشکەکەین داوامان لە شارەوانی کردووە چەند شوێنێک وەکو زەربەکە ینی باکوور باشوور ڕۆژئاوا ڕۆژهڵات دابنێن لە شاری سلێمانی بۆی هەچ هاوڵاتی ویستی شوێنێکی تەندروستیان بۆ دابنرێ بە کابی نەبێ بە لەوح بێ بە ئەو تر خۆی مەرجەکانی کە خۆیان دەگەن تا ئێستا ئەوە نەکەوەتە جواری جێبەجێکردنەوە. ئێمە چەندەها کاتە داوایەکەین لە شارەوانی سلێمانی کە هەندێ زەوی تەرخانکە بۆ دیاردەیە لەبەر ئەوەی بۆی تر لە ناو شاری شانی بەڕاستی تۆ هەر ئەوە ناتۆ بڕۆژێت بردەکە سریۆم دیاردە ناتەندروستەکە ئەم هەموو بۆن و بەرام و پیسە لێوانە هەیە. ئێمە چەند کڕەت محارەبان خۆ کردو خۆتان نەزانن ساڵانی ڕابردوو فرۆشتنی مشکی زیندوو قەدەغە بوو بە بڕیارێکی وەزارەتی کوشت و کاڵ لەلایەن کەسێکەوە ئەم دیاردی مریشک سەربڕینە هاتەوە کایە ئەجنا ئێمە بە هیچ شوێک نەمانێشت ڕۆژانە هەتا ئەچوونە ماڵەکان و سەرانە بڕی خەڵک یعنی وامان لێکرد بوو یەک دوکان نەبوو بەزیتر بە پێ و بڕیارە واڵیان کردیان و دەستیان کردە بۆ ئیشە. بەڵێ باشە، بەڵام بۆ ینی ئەوە قەدەغاکە مریشک سەربڕێت خۆی کاک ڕێوار ئەوانەی کە بڵێن من خۆی گۆلۆبارەکەی منانیە بواری ڤێتەرنەریایە ئەوەی ئێمە کە لەگەڵمانە ئەو برادرە دکتۆرانە باسیەکەن ینی مەجموعەیە نەخۆشی هەیە لە مریشکی شەو مەجموعەیە شت هەیە کە ئێمە هاوڵاتی پێی نازانێ یعنی ئێستا بۆ نمونە ئێمە دوو مەژدەرەی گەورەمان هەیە مەژدەری ڕانی و پیرەمەگرون دکتۆری ڤێتەرنەری تایە ینی بەسیترین خەلەل لە باڵێکی هەبێت لە سنگێکی هەبێت نایڵێ و مریشکە بێتە ناو بازارەوە پشکنینی بۆ کرێ بەس تۆ لیانەیە کەس نییە پشکنی بۆ بکرێ ینی وەکو ئاماژەم پێ بە چەقۆیەک 100 دانە سەرەبڕێ ئەی خاتە ئاوەکەوە هەم پاچێکا دێ بە هاوڵاتی. بەڵێ باشە، هاوڵاتیان گومانیان لەوە شەیەکە لە دەرەوەیەت ینی لەو گۆشتە بەستوانە هەیە کە لە دەرەوەیە دایەوانە بە گۆشتی بەستوو بەڵێ بە پشکنی ناتەیە پەڕەن لە قواڵەتیا دەرچوو. بەڵێ سەرجەم ئەو گۆشتە بەستوانەی لە ڕان لە باڵ لە سنگ لە مریشکی بەستوو کەیت بە فلتەری خۆیاندا تێپەڕێ بەرادەرانی ڤێتەرنەری پزیشکی ڤێتەرنەری لەوانە فەحسی تایبەتی خۆیانێ کە لە سنوور داغڵە بێت ئەوان پشکنی بۆ کرێت هەچ مریشکێک بە پێی ڕێنمانە نەبێت ناڵێن بێتە ناو هەرێمی کوردستانەوە و دوای ئەوە ئێمە وەکو خۆشمان وەکو لیژناو بەشەکان ئەو برادرانی کە ڤێتەرنەری لەگەڵمانان هەر بزانن هەچ حاڵەتی هەیە لەو مریشکانەیە ئەوان دووبارە پشکنی بۆکەنەوە بۆ ئەوەی دڵتەمین بن لەو مریشک. بەڵێ زۆر باشە. ئێستا پامنێرمان گۆران عەبدوڵڵا لەگەڵمانایە لە مەیدانی فرۆشتنی ئاژەڵ و سەربڕینی ئاژەڵەکان. گۆران ئەم کاتت باش ئەگە بکرێت پێمان بڵێ هاوڵاتیان لەسەر ئەم دیاردەیە چی ئەڵێن لە کاتێکا لیژنەکانی قایمقامیەت ئەم دیاردەیە بە دیاردەیەکی دزێ و دائەنێن و پێیان وایە کە داوا لە هاوڵاتیان ئەکەن کە لەو شوێنانە ئاژەڵ نەکڕن و سەری نەبڕن.
بەڵام کاتێ ئێوە بینەرانیش باش دیارە ئێستا جێژنی قوربانە و تایبەتمەندی جێژنی قوربانەوەی کە خەڵک ئاژەڵە کرێ و سەریا بڕێ و ئەیکا بەخێر ئەمۆکو قوربانیەک ئێستا شێمە لە شەقامی بازدەی مەلیک مەحموودین لە سلێمانی لێرە کۆمەڵێک ئاژەڵی لێ کۆمەڵێک قەسابی لێ سەربڕی لێ کە لێرە ئاژەڵەکان سەرەبڕن و ئەیکەنە قوربانی ئەستا ئەمە هاتوین لێرە لێدوانی چەند کەسێک لاوانە وەرگین کە لێرە قوربانیەکەن لە کاتێکە قوربانیکردن لێرە نایاساییە لە پێش جەژنە لیژنەی لەلایەن قایمقایمەوە پێکێنرا بۆ ئامادەکارەکانی جەژن کە لە لەم لیژنەیە باس لەوە کرابوو کە نابێ هیچ ئاژەڵێک لەسەر شەقامەکان سەر بڕێ پێویستە گشتیان ببرێن بۆ سەربڕخانەکان لەوێ لەلایەن دکتۆری ڤێتەرنەریەوە پشکنینیان بۆ بکرێت کە ئەم ئاژەڵێکی تەندروستە یاخودنا اینجا بڕیاریەوەی لەسەر بدرێت کە ئەم ئاژەڵە بکرێ بە قوربانی واتە بکرێ بەخێر یاخودنا بۆمە بەسەش ئێستا لێرە قەسابێک یاخود با بڵین سەربڕێکمان لەگەڵا ئەچینە ئەگەر بەڕێز بفەرمووی بۆ ئێرە ببوورە بەڵێ ئەگەر بکرێ پێم بڵێ ئەم ساڵ لەگەڵ ئەم قەیرانەدارایەدا ڕێژەی فرۆشی ئاژەڵ و قوربانیکردن چۆن بووە؟ پێشەکی سەرەتا بە خێراتنی گەنانەکەدانەکەم بۆ سەبرینی ئیمساڵ لە چاوپارە لە چاو بێ مەعاشی و بێ بودجەیە دووقات و سێقات و بڵم چوارقاتی پاریش بوو لە فرۆشت ناوڵاخ و حیوان. ئەو شوێنێکی ئێرە ئێوە ئاژەڵی لێ فرۆشن و زۆربەی ئاژەڵەکانیش هەر لێرە سەرە بردرێ تا چەند یاساییە تا چەند تەندروستیە لێرە دکتۆری ڤێتەرنەریش نایبینێت. ئێمە من خۆم بە شخصی خۆم ناڵم هەمووی بە شخصی خۆم منەدا یەک وڵاخیا یەک حیوان 100,000 نارم منێ لەناو خۆڵۆپیسیا سەری نابڕم چونکە لە شوێنی تر پاک و تەمیزتر هەیە ئەبرێتە ماڵان کابرا جێشی نەبێ من جێ خۆم هەیە تێگەی ئەنجا ئەمەی کە جەنابی شەوتی وتی سەمندە پێشە و بەرنامەکە و تەقدیم کرد تۆ ئەڵێ بۆ قەسابخانە ببرێ باشە بۆ قەسابخانە برێەوە جێ قەسابخانە جێی 100,000 وڵاخ بووە جێی 200,000 بوو خۆ نەک هەر ئێرە سەدان شوێنی وەکو ئێرە هەیە حیوانی لێفرۆشیە نەک بازنگەی مەلیک مەحموود ئەوەشیان حەمەوی هندیە ئەمە مەحەتەی کارەباکەی ئازادیە دەیان شوێنی تر هەیە. ئەم ئاژەڵانەی کێوە لێرە فرۆشن لەلایەن دکتۆر و یاخود لەلایەن پزیشکانی ڤێتەرنەریەوە نابیندرێ نازانرێت کە نەخۆشە یاخود ساغە تەندروستە چۆن ئەمە شێ بۆ قوربانی بۆ سەر بڕین؟ براجوانەکەم ئەو وڵاخەیا و حیوانێک کە نەخۆش بێ ئێمە هەسی پێەکەین ئەگەر نەشیاو بێ ئێمە بە کاورانی نەشیاوە بە ئەمەری سەربڕین نایەت. کا گۆرانەگەر لێ بپرسی هیچ ئاژەڵێک هەبووە نەخۆش بێت و ئەمان بە هاوڵاتی نەفرۆشن؟ من نزیکەی 10 ساڵە لێرەیە قەسام و هەموو ساڵێ لە قوربانە لێران بەڵام تۆزێک ئەوەیە جەماعەتی شارەوانی و قایمقامێت عەزیەت دەکەن بەڵام من داواکارین لەوان کە وەکو بوجەکەن یە بەیان توانی لێرە دینارێ پێیاگەم خۆم پێشمەرگەم. هیچ ئاژەڵە هەبووە لێرە کە نەخۆش بێ ئێوە نەیفرۆشن یاخود چۆنەڵی سەری نەبڕن؟ بەڵێ هەبووە من لە ئەوە ڕۆژەوە من سوتفەی یەک دوانێکم کردووە و بە کابرامەوە بە عمەلی سەبڕینیا و شیاوی خواردن نییە. دەست خۆش بێ چینە لای هاوڵاتی تر ئەگەر بەڕێزت بفەرموویتە ئێرە بەڕێز بفەرموویتە ئێرە ببورێت خوا بفەرموو بۆ ئەوێ ئێرە بفەرموو فەرموو بەڵێ زیاتر بڕۆ بۆ بەرە کامێراکە لێرە دیاردی قوربانیکردن بەو شێوە ساڵانە هەمیشە دووبارە ئەبێتەوە قوربانیکردن ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردوو چۆنە لە کاتێکە ئێرە شوێنێکە لەلایەن با بڵین پۆلیسەوە نایاساییە نابێت لێرە قوربانی بکرێت بەڵام ئێوە لێرەمە بۆ سێم ڕۆژ جەژنەچێ بەو شێوەیە بەردەوام. من پێشەم شتەیە بەخێرانی کەناڵەکەتانەکەم لەخوا بەزیابێت زۆر باش بووە هیچ کێشەیەک نەبووە خۆی ڕاستە بەڕاستیەوە شتێکی نییە بیبێتەوە ماڵەوە سەری بڕی باشترە هیچگاری نەباشن کە کەشەونە پیس نەبێ لەخوا بەزابێت زۆر جوان سەر بووە. هیچ ئاژەڵێ هەبووە لێرە کە نەخۆش بێ ئێوە سەری نەبڕن چونکاتی ئێوە خۆتان پزیشکی ڤێتەرنەری نین ینی شارەزاییتان نییە لەوەی کە ئاژەڵ نەخۆش بێ دیاننا و ئاژەڵێکیش کە نەخۆش بێ بە پێی شەرعی ئیسلام بۆ قوربانی ناشێت. من خۆم یەک مەڕم پێ بووە چاوێکی کوێر بە و گوانشی کردبوو حاچیەکە هات ئەو مەڕە گوانشی کردووە و چاوی کوێرە خۆم ئیشارەتم پێیان بانەیبن تر حاج مەڕێکتر هەمیان جوان نە دییان نە خۆم شارەزایم لێ بوو 50 مەڕ پێ بۆ لە خواوزای یەک مەڕماوەتەوە. نرخی ئاژەڵ ئەم ساڵ گرانترە لە ساڵانی ڕابردوو یاخود فرۆشی ئەم ساڵ چۆنە لە چاو ساڵانی ڕابردوو؟ وەڵای دوێنێ کا گۆرانەگەر بکرێت لەو هاوڵاتیە بپرسی ئایا ئەگەر ئاژەڵێکیان سەر بڕێ و دواتر دەرکەوت کە نەخۆشە ئەوان بەچی ئازانن کە نەخۆشە؟ ئەگەر ئاژەڵێکتان سەر بڕی دواتر دەرکەوت کە نەخۆشە یاخود ئێوە بەچی ئازان کە نەخۆشە و لە دوای سەربڕینەکە کە زانیتان نەخۆشە چی لێگەن هەرەی فرۆشن؟ ئێمە خۆمان لە ماڵەوە شارەزایمان لێ هەیە لە ماڵەوە سێ چوار ماڵێمە خەریکینی ئەزانین باشەوە شارەزاییان لەلایەنی پزیشکیان نییە چۆن چارەسەری ئەماکەن نازانی نەخۆشەیان نا بەڵام لەلایەنی پزیشکیە شارەزاییتان نییە چۆن چارەسەری ئەمەکەن کە لە کاتێکە لەلایەن پزیشکی شارەزاییەکتان نییە. ئێمە خۆمان دوو مانگە سێ مانگە جۆخوا لە دوو مانگە جۆخوا لە دوای جەژنی ڕەمەزانەوە شارەزاییمان لێ هەیە نانم یەک مەڕ پێ بۆ
چاوی کوێر بۆ گوانیکردن نەمیاڵاو کەس بێ بەسمان ئەو نەخۆشیانەی کە لە هەناوی ئابێ بۆ نمونە ڕەنگە جگەری خراپ بێ ڕەنگە کێشەیەکی بێ لە ناوە ئەوە خۆمان لە ماڵەوە دکتۆرشتی بۆ بانەکەی نە ماڵ و بەی تەروشمانی دەست خۆش سپاس ئەسمە لای وڵاتێکتر ئەگەر بەڕێز بفەرموویتە ئێرە پێمان بڵێ قوربانیکردن لێرە تۆ وەک قەسابێ وەکو سەربڕێ قوربانیکردن لێرە تا چەند یاساییە بەلایتەوە واللهی بڵێم یاسایی وەک یاسایی لەیرە یاسایی نییە بەس وڵی ئێمە هەر لەیرانە سەرێ بڕین وەکو شخصی خۆم شوێنمان نییە لەیرانە هەر لەم دەشتە سەرێ بڕین تۆ پێ دوام شوێنێکی تەندروست بێ بۆ سەربڕینی ئاژەڵ ناوەڵی پێم وانە بۆ تەندروستی بێ بۆ ئەگەر تەندروست نییە چۆن ئاژەڵی تیافرۆشن ئەی بۆ ناچن بۆ سەربڕخانەکان بۆ داواناکەن شوێنێکتان بۆ دابینکەن یاخود کە تەندروست نییە چۆن ئێوە ئەتوانن ئاژەڵی تیا بفرۆشن واللهی هەر ئەیرە هەموو ساڵە لێرە فرۆشتومانە و یعنی حیوان شتێنین بۆ باشە بەڵام بەپێ یاسا قەدەغە کراوەگا گۆرانەگەرەوەی لێ پرسی لیژنەکانی قایم قامێت قەدەغەی کردووە بەڵام بەپێ یاسا قەدەغە کراوە ئێوە هێزەکانی قایم قایمەت ئێرە قەدەغەی کردووە چۆن ئێوە لێرە بابلین ئاژەڵە فرۆشن یاخود بۆچی داواناکەن شوێنێکتان بۆ دابین واللهی قەدەغە کراوە ڕاستەکەی ئیمڕۆ دەوری سعات دە و نۆ ئەو ناوە هاتن ڕامان کردێمە بەڕاستی نەگیرای یعنی قەدەغەیە زۆر قەدەغەیە بەس وەڵای وەکو شخصی خۆمەوە حیوان کڕەکە خۆی زانەگە بیباتە ماڵە لە ماڵە بۆی سەربڕن لێرا بڵێ لێرا بۆی سەربڕن وەز ئەیدا شوێنەکە قەدەغە کراوە بەڕاستی ئەی چۆن لێرە ئاژەڵ سەربڕن کە قەدەغە کرابێت واللهی ناچاری شوێنمان نییە و لێرا بۆ یەدەین بە عەرزا و سەرێ بڕین دەست خۆش سپاس ئەچمە لای وڵاتێکی تر کە خۆی ئێوە قسە بکە من خۆم لە قەسابخانەی سلێمانی قەسابم یعنی بەڕاستی ئەو کەسی کە بیوێک شتێش سەر بڕێت زۆر زۆری لەسەر ئەکەوێ کابرا ناتوانێت مەسا ئەگەر بێ دوو مەرگە بێنە بۆ قەسابخانە و سارێ بگرێت و ئەگیرا خۆم لە قەسابخانە خەڵک نهێنە بۆ قەسابخانە ئەی کەواتە چارەسەر چییە بۆ ئەمە بۆی کە باڵین ئاژەڵ لێرە بەم شێوەیە بە ناتەندروستی و بە نایاسایی نەفرۆشرێ چارەسەر چییە؟ کا گۆرانەگەر بپرسی لە ڕووی مادی و زۆر لە سەرێکەوە بەڵام ئەگەر لەوێ ئاژەڵێکی نەخۆش سەر بڕا و هاوڵاتیەکە نەخۆش کەوت و بۆی خۆی چەند هاوڵاتێکی کەشی نەخۆش کەس ئێوە زۆر ناکەوێت لەسەر هاوڵاتی ئاژەڵ ببرێ بۆ سەربڕخانەکان زۆری لەسەرەکەوێت لە ڕووی مادیەوە بەڵام ئەگەر بێت و لەوێ سەر بڕێ لە قەسابخانەکە ئەمە ئاژەڵێکی تەندروستی دەسەکەوێت بەڵام زۆر جار لێرە کە ئاژەڵێک سەر بڕێ ڕەنگە لە ڕووی تەندروستی و ئاژەڵەکە تەندروست نەبێ نەخۆش بێ ئەم کاتە نەک ئەو کەسێک کە باڵین قوربانێکە کا زەرمەنە بێ هەموو ئەم کەسانی کە ئەم گۆشەشە خۆن زەرمەنە بێ ئایا زەرەکەی کامیان گەورەترە ئەوەی کە لە ڕووی مادیەوە پارێ زیاتر با خودم ئاژەڵە نەخۆشە وڵی ئەو ئەی کە ئاژەڵە نەخۆشەکە ئەفرۆشێ بەڵام ئەو کەسەی جرابوو بۆ نمونەی قوربانیەکەیت تۆ خۆ ئەو کەسەی کە تەمەنێکی هەیە ئەزانێ ینی شتێکی خراپ ناکرێت تەنانەت خۆ خەڵک پزیشکی ڤێتینەری نییە بڵین لە ڕووی زانستیەوە شارەزایان نییە ینی خەڵک پزیشکی ڤێتەرنەری نییە من ئێستا بۆ نمونە نازانم کە ئاژەڵێک لە دەروونانە خۆشەیانە ئەوە نازانم کە لە ڕۆکە قاچێکی شکاوە چاوێکی تا بەڵام من نازانم لە ناوە جگەری خراپ بووە گۆشتەکەی خراپ من خۆم وەکو قەسابێک حیوانە ببینم ئەتوانم بڵم بزان نەخۆشیان نەخۆش نیە زاهیرەن شتێکی نەخۆش دیار بەڵام ئەو هەموو حیوانەکانی ئەو مەیدانە نابینێ کا گۆرانەگەر لێ بپرسی بڵێ تۆ هەموو حیوانەکانی ئەو مەیدانە نابینیت هەموو حیوانێکی ئەم مەیدانە نابینیت نازانیت کە گشتیان نەخۆشیانە و هەچیت لێرە کە ئاژەڵەکرێ نایە بۆ لای تۆ ئەی ئەم کاتەم خەڵکە چی بکە وڵی لە ڕاستە ئەوە خۆ ڕازەکەی شتێکاتە باشین چارەسەرەوە نییە کە ببرێن بۆ سەر بۆ کوشتارگای سلێمانی بە شێوەیەکی تەندروست و لەژێر چاودێری ڤێتەرینی سلێمانیە سەر بڕێت ئیتر ئەی بۆچی لێرە نێوە نازانم من خۆم بەڵێ منۆکو قەسابێک بەس ئیتر شتەکەیانی بۆ بە ئەم ئەمە ینی کا گۆرانەگەر لێ بپرسی ئەو بۆ سەربڕین و کەوڵکردنی ئاژەڵێت چەند لە هاوڵاتی وەرەگرێ بەڵام بە من چارەسەر نابێت ینی شتەکە بووە بە عام بۆ سەربڕین و کەوڵکردنی ئاژەڵێک و پابلین کە پارچە پارچەشیەکەن لێرە چەندێک لە هاوڵاتی وەرەگرن وڵات تقریبا حیوانێک وازم بە 10,000 ئیستا ئەی لە سەربڕخانەکان شەنەکە 6,000 من خۆم بەڵێ لێ حیوانێک بە 6,000 و وڵاخی بە 30,000 ئەیکەواتە لە سەربڕخانەکان هەرزانترە وەک لێرە خانەکە باشترە بەڵام کێشەکە لەوەیە کابراسی بێ دوو حیوان سەر بڕێت ئەبێ سارێکی بۆ گرێ بە 30,000 بۆ بە قەسابخانە و ینی بەڕاستی ئەمجا و لێوێ مەرجی تایە مەرجەکەی لەوە ئەبێ تقریبا 12 ساعت لەناو فلێزەرا بێت ئەو میکرۆبە بیکوژێ بەو بووینەوە ینی گۆشت بە گەرمی هەموو گۆشتە بە گەرمی زەرری هەیە کاتە تۆ خۆت ڕادوایە خەڵک لێرە ئاژەڵ بکرێت لێرە سەری ببڕێ باشتر خود لەسەر وڵی بەڕێی من باشترین شت ئەوەی ببرێ بۆ قەسابخانە و ئەی بۆ ئەو ئیشەکە ئەی بۆ پەنای بردو بۆی لەو شوێنەوە ئیشاکە لێرە ئاژەڵ سەر نەبڕێن چیتر لێرە ئەم ئیشەنەکەن بۆی کە خەڵک زەرری پێنەگا لە ڕووی تەندروستی من خۆم وەکو خۆم ئەگەر ئیسەیەکێک بڵێ حیوانێکم بۆ سەر بڕە لێرە یان وڵاخێکم بۆ سەر بڕا تەکلیفی لێکم بیباتە شوێنێکی پاکترەوە لەم ئەم خۆڵشتا و نەبێ بۆی بۆ تەندروستیش کا گۆرانەگەر لێ بپرسی بڵێ بۆ تەکلیف لە هاوڵاتیەکە ئەتوانی ئیشەکە نەکەیت ئەمە باشتر نییە بۆی کە
ڕازەکەی بەڵام ئیسە بەڕاستی وەسعێکی ڕووی کردێتە کۆمەڵی گەنج و خەڵک بێپارێ خەڵک بێ وەس ئەویانی مەعاژ نییە و خۆش ئەتوانی داوا لە خەڵک نەکەی کە لە بیباتە سەربڕخانەکان ئەتوانی نێکی کە تۆ نەو کرد و دانەیەکی تر نەیکرد ئیترەویش ناچاری بیا بۆ سەربڕخانەکان وەڵا خۆتۆ ڕازەکەی بەڵام ئیسە وەسعی ڕووی کردێتە خەڵک نازانم خەڵک هەچێ بڵێ یەک نییە دوان نییە خەڵک ئەوەشی کە مەعاشخۆری سە مەعاشخۆرەکە بەخوا خراپترە لە دوام چاوپێکەوتنەوەش لێرە بەرداوە بی لە سەرڕووی نیازم وەڵا لاانە بڕۆینەوە دەستخۆش بە زۆر سپاس بەڵێ ئەمە ڕای ئەم کەسانە بوو کە لێرە ئاژەڵە فرۆشن ئاژەڵ سەرەبرن خۆشیان پێیان باشترە کە ئاژەڵەکان لە سەربڕخانەکان سەربڕن لە ڕووی تەندروستیەوە باشترە بەڵام ئەوان ئەڵێن ئەمە لێرە بۆتە دیاردە و ساڵانە دووبارە بۆتەوە ئەڵێن کە لە ڕووی نرخەوە کەمتری تێچێت هاوڵاتیانی زیاتر ڕووەکەن ئێرە وەگەوەی کە بچێت بۆ سەربڕخانەکان بۆیە ئەوان لێرە بەردەوامن لە پیشەکان ئێستا شەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ ستۆدیۆ زۆر سپاس بۆ پامنێرمان گۆران عەبدوڵڵا لە مەدانی فرۆشتنی ئاژەڵەکانەوە کاک سۆران گوێت لە بەشێک لەو هاوڵاتیانە بوو باسیێوایان کرد کە بەیانی ئێوە چوون ڕایان و نەگیراوە زۆربەی شتەکانیشمان لەگەردون کاکڕێبار لە چەقۆ و لە کۆتە و لە پەمپەکە و مانیدۆری سیشل چەقۆمان گرتووە هەربەم ئیجازەمان لە سارەکان سنووە ئەنی جراتێک تومان لەگەڵا کردن بەزەوەیە من وەکو ئاماژەم پێویستە لە ساڵێکی ترەگەر بوو لە زووترین کاتە بنبن کرێ هەنی قواتێکی باشی بۆ دامرێ بۆ باشە ینی ئەمڕۆ بۆ ئێوە کە لەگە خۆتانە ڕۆشتن هێزی پۆلیستان نەبەریان فرەزێکان لەو ناوچات جێگیر نەکرد خۆی نەگەڕێنەوە کاگە ڕێبار ئەو هێزانە لەگەڵ ئێمە کە دەرئەچن بە مهمەیە دەرەچن و گەڕن و شوێنەکانی خوان ئەوان ئیشی تریان هەیە بەڕاستی خۆی ئەبێ پێویستە و پلانی کەدا ئەنرێ بۆ نمونە ئێستا کە من واجبم لێرە ئەم سعاتە لای تۆ ئیتر وەکو سابتێ بێ بمێنمەوە لێرە ئەوانژە بێ بۆیان دابنرێت چۆن لە بڕکێکی پۆلیسا یا لە شوێنەکانمێنەوە لە تابیانی تاشە و ئەبێ بۆ شێوە بۆیان دابنرێت چکوان خۆیان بەپی ئەو یاسا و ڕێنمانی خۆیانیشەکە بەبێ ئەو واجباتی کە بۆیان داهێنرێت بەڵێ بەشێک لەوانە ئاماژیان بەوە داکە باشترە لە قەسابخانەکان سەر بۆ بڕێن بەڵێ خۆشیان چاگەزانن بەڵێ کاک ڕێبار ینی خۆ ئەو مجموعەیە نەخۆشی هەیە کە کوشندە لە ناو گۆشتەکەیە هەنی ئێمە کاچینە شوێنەکە بۆ نمونە بۆ ڕێستۆرانتێ بۆ چێشخانەیە دکتۆرەکان کە لەگەڵمانن ئەوان پشکنی نەکەن هەنی ئێمە لی نازانین لێن دکتۆرە ژار دکتۆر ئاریوەرە فاسیۆ گۆشتە بکە هەنی ئەوە زانێ مەژمێ نەخۆشی تر هێرە ناو گۆشتەکە ئەم هەرزاهریەڵێ هەنی بڕاستی وڵات چاوی کوێرە جامیش دەدام چاوی کوێرە بەڵێ ئاماژیان بۆیە کە هاوڵاتێک بچێت بۆ سەربڕخانەکان زۆرەکەوێت لە سەری و لێوێ هەرزانترەوە بە هیچ شێک زۆر ناکەوێت ینی ئێستا چۆن ئەگەر زانیارێک من زانیاریم هەیە لە کوشتارگە 30,000 دینار وەرەگرن لە هەموو هاوڵاتێک بۆ وڵاخێک بۆ بەرخ و بزن ومانە 6,000 دینارە باشە ئەوە لە بە کرێسارەکە و پەڕی 10,000 بێ یا 15,000 بێ ئەوان یەکدانە نابێت خۆتۆ هیوایە دەدانا بە بێکەوە یا 15 دانە یا دوو وڵاقەبە لەبەرەوە اینجا دوایەوە ئەم هەچ کەسیان لە برسە 150,000 کەمتری ناسەنن بۆ وڵاخێ کە سەریە بڕن لەبەروی قورسترە بەرخێگان مەڕێ بە 20,000 سەرە بڕن یانی لێرە زۆر گرانەکرێت و بێژگە لەوەش کە ئەو قۆمەژەمە پیا مەسلەی تەندروستیەکەی یانی تۆ سەرگی لۆ خۆلا سەر ینی بەیانی بەڕاستی ئێمە هەر بێزی و گۆشتە دەست کە سەری دەکرد خۆڵ بەسەریەوە بوو پیسی بەسەریەوە بوو لەسەر مەقەبایەک و لەسەر بڵین ئینەکەی خۆی پێسەری خۆی سەری بڕێ بەڵێ ئەو ئاژەڵانەی کە ئەڕۆنە ئەو مەدانانەوە ئایا بۆ نمونە لایانی تەندروستیەوە کوتراون با بڵین پشکنینیان بۆ کراوە چۆن هاتوونەتە ناو هەرێمەوەمانە بڵێ بەڕێبەرادی ڤێتەرنی سلێمانی تیمی گەڕۆکی هەیە بە سەررجەم لادەکانە لە سەررجەم خانەکانە ئەمانە هەمویان ڕۆژانە یان مانگانە یا هەفتانە ئەچن سەردانی ئەو خانانەکەن یا لادەکانەکەن بۆ ئەوەی بەپی ئەو بەرنامەی کە هەیەە بۆ دەرزیلانی و حیوانانە هەڵەسن بە پشکنی سەررجەم حیوانەکان بەڵێ لەم مەدانانە ئەمان هەمووی ئەویان ناکەنەوە ناچن بەس ئێمە ئەوەشمان کردووە هەج هاوڵاتێک پێویستی پێبێ بە پشکنی حیوانەکەی تیمی خەفەرمانێهی بەڕێوەبەری ڤێتەرنی سلێمانی ئەتوانن پەیوەندیان پێ بکەن بۆ ئەوەی ئەو دکتۆرانە بچ فحسیان بۆ بکەن بەڵێ ئەوەشمان کرد ئەو نەی تۆ زانیاریت هەبێ ڕژێت چەنی هاوڵاتیان بۆ قوربانی بۆ نمونە ڕوو لە کوشتارگەی سلێمانیەکەن وڵی من تا ئێستا ئەو ڕژێ زۆرتریان ئەو ڕژێک لەسەر شقامەکان نایکردن ئەو ڕێژێ لەسەر شقامەکان زۆرترە بەڵێ کاگڕێبارمە پێویستی بە وشاری خەڵکە ینی بەڕاستی ئێمە پێویستمان بەچەند بەرنامەیەکی تر لە ساڵانی داهاتوشدا بۆ ئەوی خەڵک وشارکەینەوە لە چۆنێتی ئەم قوربانیکردنە ینی ئەم جمعی ڕابردوو سەررجەم مەلا بەڕێزەکانی خەتیبەکانی ناو مزگەوتەکان ینی ئاماژیان بەوە داوە لەبەر ئێمە داوامان لەکردن ئەوانش لە پلانە ئەمنەکە بوون کە خەڵکی وشارکەنەوە لە مەسەلەی قوربانیکردن کە ببرێ بۆ کوشتارگە
یعنی ئێمە بەیانی بە خەڵکمانەوەمان و پیان نەوتویت ئەوی نەمزانیوە ئەمە و مەلای مزگەوت ئەم جمعی پێینەوە بەڕۆڵا پیودەی بۆ کاکە لێرەیکی یعنی ئەمە پێویستی بە وشارکردنەوەی خەڵکە بە شوێگی باشە بەڵام پێویستی بە کار ئاسانی ئێوەش نییە کە کار ئاسانی بۆ هاوڵاتی بکەنیانی ئەگەر هاوڵاتی پاساوەکەی ئەوە بێت کە کوشتارگە دوورە لە شارەوە زۆرەکەوێ لەسەری بۆ لە جێژنەکانە بیرلەوە ناکەنەوە چەند نووسنگێک لە شار ناو شارە بکەنەوە لە شوێنە نزیکەکان بکەنەوە لە سنتەری شارە یان چەند قەسابخانەیەک ڕاستپێرن کە ئەم گۆشتە بە هەمان نرخی کوشتارگە بفرۆشن کاگڕێبەر خۆی خەڵک هەیە تا خۆی ئەو حیوانە نەبات و ینی چۆن لای نەبێت تا سەرێ بڕن ینی چۆن سکنایی نایە شەکە ینی ئەمە پێویستی من ئەو ئاماژە پێویستی بە شاری خەڵکە ینی منش لەگەڵەوەیان کە مەجموعی نووسنگە بکرێتەوە مەجموعەیە چۆنەڵی وەکو نووسنگەکانی تر بۆی هاوڵاتی بچێت ناو نووسی خۆی بکاسە لە سعودیە و ئەو شوێنانە وایە ینی خۆ دەزانانی چەندەها ملیۆن سەر لێ سەر بڕێ قوربانیە کرێ مەجموعی خەڵک هەر پارەکەیات و ئەچێ ئەوان بە حسابی خۆیانەکەن بەخێر بە وڵاتانی تر پێویستە لێرە ژوا بکرێنی بەڕاستی ینی ئەوەش زۆر شێوەی تەندروستە لەبەرەوەی هەم وڵاتی قازانجەکە هەم نەپیسی ئەبێت و هەم پشکنی بۆ گۆشە کەشتەکە ژنگێژە پارێز زۆر بەڕاستی ئێوە بۆ تەجروبەی ئەوەتان نەکردووە ینی بۆ نمونە لەم جژنایە مانگێک پێشژن نووسنگێکی لەو شێوەیەتان بکردایەتەوە و خەڵک ناوی خۆی بنووسایە و وڵی بیرمان هەتا جژن ئێمە خۆمان بەس ئەوەی کراوە وایە ئێمە بیرمان لەوە نەکردبووەوە ینی بەڕاستی تا ئێستا پێویستی تر لە ئەگەر بکرێت لە ساڵانی بەڵێیان بۆ نمونە کاراسانی تر بۆ هاوڵاتی بکرێ مەسەن چەند ژمارە تەلەفۆنێکدا بنرێ کە هاوڵاتی بە ژمارە تەلەفۆن پەیوەندی بکات پێشوەخدەم ئاژەڵانە سەر ببڕێن ئامادە بکرێن بۆ هاوڵاتیە کە هاتە سەر ئەوەی بیبات بە ئامادەی بیبە تا ئێستاوە نەکراوە کان ڕێبەر شڵا بۆ ساڵانی داهاتوو بکرێت زۆر باشترێمە پێویستمان پێێتی کاک سۆران جگە لەم دیاردێ ینی تۆ پێدوانیە ئەمە ینی لایەنێکی کە ڕێخۆشکەر بۆ ئەوە کە زۆر جار ئەبینین لە کاتی ئاساییشە لە دەروی شارەکان هەندێک قەسابخانەی کە هەن کە گۆشت سەرە بڕن و گەرمەگەرمی فرۆشن بە هاوڵاتی ئێمە ڕێگای سەیرانگاکان لە بەڵێ ئێمە وەکو خۆمان و کولیژ ناو بەشەکان زۆربەی ڕۆژی هەینەکان کە خەڵگە چێ بۆ سەیرانگاکان ئێمە تیمەکانمان سەردانی و شوێنانی کردووە لە منطقەی تانجەرەوە لە منطقەی کورساد لە منطقەی مێرگەپان چەندەها کەسمان گرتووە حیوانەکانیشمان حجز کردووە و تعودمان بێبڕکردوونەتەوە کە بە هیچ شێوێک سەربڕین نەکەن ئەمەمان کردووە لە ماوەی ڕابردوودا و بە بەردەوامی ژەمین لەم کارە هەتا پێش جەژن و لە هەفتەی ڕابردووشدا بە هەمان شێوە سەرجەم ئەوانی لای تانجەرۆمان گرت و دەستمان کردو بەسەر حیوانەکانیانە و تاودیشان پێ بڕەکەن کە و دووبارە نەکەنەوە بەڵێ بەڵام ئەم دیاردەیە هەر بەردەوامە هەر بەردەوامە بێ ئەوان بیانی ئەویان هەیە کە بە حساب ینی ئەکوێتە سەر هەردوو لە خەتە هاوڵاتیشی دیا بە هاوڵاتی لێ نەکڕێ هاوڵاتی لێ هەرزانە ینی ئەو هەرزانی ئەو وای لێ کرد ینی سێرەکە ئەو حیوانە سەر بڕێ باماشەوە لێوانە ئێمە هەفتەی پێشوو کە ینی سارێکشمان تووشی حادیسە بوو کە دوای ئەو قەسابانە کەوتن برادرانی فراکەوتن ینی ڕایەنەکە لە دەستمان خۆ دەزانی جا حاڵەتی ڕۆیە جاری وایە دەنگەدەنگی تیا دروزە بێ لەوانەیە بێتە مای ناخۆشی بۆ هەردوو لە لەبەرەوە ئێمە پێویستمان بەوە هەیە ینی ئاگادارمان کردوونەتەوە تاودیشمان پێبڕکردوونەوە کە دووبارەی نەکەن و سێرەکەی ئەمان وازێن مەژمێک درپایابێ باشە کەسیان تیا هەیە کە مجاز بێت مۆڵەتی هەیە هیچیان مجاز نین تەنها مەژمەیەک ئێستا لە مێرگەپان برادرانی ڤێتەنەری پشکنیان بۆکەن لە کاتی سەربڕینەکەیە دکتۆری بێتەڕی لێوێ ئەوانە مجاز بوون لەلایەن بەرادرانی ڤێتەنەریەوە بەڵێ کاک سۆران ڕەنگە هاوڵاتیش مافی خۆی بێت ینی لەیشە لەوانەیە کیلۆی گۆشتە کڕێ بە 12000 یان بە 13000 بەڵام لەناو شارێک کڕێ بە 16000 کاغڕێبار ینی ئەم جیاوازی نرخە بۆ لە چیایە ئەو جیاوازی نرخە ئەو برادرە کە پێی ئەفرۆشێت بە دووگەوە بە پەراسووەوە بەسەر جەم پێکاتەکان و پێفرۆشی ئەمانی سلێمانی تۆ بچۆ قەسافانێکی سلێمانی گۆشتفرۆشی سلێمانی ڕانێکە داهاتی پەراسوون نایەتی دووگن نایەتی بە 16000ەکە یان ئەگەر لێکی بێتەوە ئەمەی قەسابخانەکانی سلێمانی هەرزانترەکەی لێوێ لەبەری ئەو گۆشتە کە بە دووگ و کیلۆی دوو ئەمانی فرۆشن بە 3000 دینار گۆشتفرۆشەکانی شاری سلێمانی بەجملە لەبەر کەسمان خۆ دەزانی کابراڵێ تا قیمەکەژەڵێ ئەمەگە چۆریتیان نەبێ ئەڵێ یا چۆرەکەم بۆ لەکەرەوە لەوانەیە خۆداگاداربی ئەم تایبەتمەندی لە شوێنی لە شاری سلێمانیە لە مەسەلەی گۆشتکڕینە ئەگەر پیان بڵێ بۆ شوێسا من چەنەها برادر هەیە کە گۆشتفرۆشە تۆدی چێ ئێوێ بۆ شوی کەوانێ فرێن بە 12000 ئینێ بەڵێ باشە ئەم ینی ناکرێت کارێکی وا بکرێت تا بنەبڕکردنی ئەو دیاردێ بۆ نمونە گۆڕانکاری لەو نرخانەیە بکرێت گۆڕانکاری لە نرخەکانە ئێمە لیژنەی تایبەتمان هەیە بۆ وەرگرتنی سەرجەم نرخەکان ئەچنە مایانی حیوانەکە نرخی زیندە قەپان وەرەگرن بە 2 هەفتە جارێک
ئەچ گۆڕانگاری نرخەکان نابێ ئاماژەی پێن بۆ نمونە تا دوێنێ و پێرێ پێش بڵین جەژن بەرەخ بە 5 و 500 بوو بەزینە بە هەموو شتێکەوە کاکێشێ جوانەگا بە 6 و 500 بوو بەڵێ بمەڕ و بزن بە 4 و 250 ئەمە لە زیندە قەپانەکە لە مایانی حیوانەکە هەنی کە تۆچی حیوانێکڕی بە هەمێ بۆ دەگەژن بۆ 6 کیلۆ دەرچوو زەربی 5 و 500 کات ئاوایی اینجا بەس ئێمە پێی ئەو شێوەی نەقەکە دابزین بەرزەکەنیان ئێستا ماوەیەک ویسیان بیکەنەوە بە 70,000 لەبەرەوەی زیینەقەمە بوو بە 6 و 250 ئێمە هەوڵمان لەگەڵانان چکە هەمووی برادری خۆمان وەزانی ئیشەکان چۆنە وتیان ئێمە لەبەر مۆسی خەڵکیش هەیە بەر بە 16,000ەکەی هەڵینەوە بەڵێ باشە ئەو وەزای خەڵک بەشێکی و قەسابخانە ئاماژیان بۆیە کە ڕۆژە قوربانی زۆر زیای کردو لە چاو وڵی کاگربارانی بەڕاستی ئینسان سەریە سەڵم لە مەجموعی حاڵەت ینی ئێمە تێبینیمانە کرد قوربانی هەر نەکرێ ینی وە بۆچوونەکانمان لای ئێوە شۆیانی هەروە بوو لای ئێمەشەوە بۆچوونەکان وەکو مەسەلی گەشت و گوزارەکەی لێ بەڵێ جگە لە بۆچوونەکانتان سرنجەوەتان نەکە قوربانی کەمەیان زۆرە بەڕاستی ینی ئێمە تاو دقەی کە چوین ینی دە 15 سەر بڕابوو کە بردیان ئایان بردەوە ماڵەوە ینی سەری بڕن و نەمانێش ینی هەر ئەو ماوەی کەلیا بووین ینی بێژگەرەوەی تێش کافرۆش ئایان بردەوە بۆ ماڵەوە بەڵێ ئەم ڕێژێ لە قەسابخانەی سلێمانیش بۆنە هەر بەرز بۆ تۆ ڕۆژە قوربانیکردن تا ئێستا من ئاماریۆم پێ نەگەشتۆ کاکڕێبەر بەڵێ کاک سۆران ئەگە هەر لەسەر مەسەلەی ئەو نرخە قسە بکەین ینی ئایا بەرزی نرخ بۆ نمونە لە سلێمانەیە کیلۆی گۆشت بە 16,000 و لە شوێنیشی وایە بە 12,000 بەس بۆ ئەوە گەڕێتەوە کە نوعەتی گۆشتەکەیە کە ئەو بە هەموو شتێکەوە یان ئەمە مەساریفی کەشی لەسەر مەساریفی کاگڕێوار ئێستا بۆ نمونە دوکانێکی بەربەردەگی شاری سلێمانی سێرەکەی کرێکەی 25 وەرەقەیە 20 وەرەقەیە ئەو کرێ نایەت ئاو نایە کارەبا نایە زەریبە نایە زەمان نایە یانی ئەمانە هەموویەکێتەوە سەر ئەو دوکانە ینی ئەوە چێکە سەریە بڕی لەوانەیە لەسەر مەقەبەیە کە ئاسنێکی هەڵواسیە و هاوڵاتی لێکڕێ ئەمە فەرقەکەی بەڵێ باشە ئەم بابەتە ینی تەنها لەسەر لیژنە هاوبەشەکانی قایمقامێتە کۆنتترۆلیکان یان بەشێکی ئەرکەکەکە دەسە بەڕێوەبەتی وەتنەری سلێمانی وەڵام من لێتی ناشارمانی ئێستا لەوانی خۆشتان ئاگادار بن زۆربەی ئیشەکانی شاری سلێمانی کۆتە سەر لیژنە هاوبەشەکان بە یارمەتی برادەرەکانی خۆمان ینی سەررجەم ئێستا من سپاسی سەررجەم لایەنەکانەکەین لە لیوای سلەیەکی سلەیمانی برادرانی هاتوچۆ ئاسایشی سلێمانی پۆلیسی فریاکەوتن شارەوانی خزمەت گوزاری ئێسامانە تیمەکەمان هاوبەشە ینی لەسەر جەملایەنەکانی تایە هاتۆتەوە سەر ئێمە بۆ ئەوەی ئێمە هەستین بۆ ئەرکانە پێویستە سەر جەملایەنەکانیش هەستن بە چۆنەڵی بەجێبەجەکردنی ئەو مەهامانی کە هەیەە بۆی ئێمە شتینە ببین بە یارمەتیدەری ئەوان بەڵێ کاک سۆرانیان لە دوای جژنەوەکانەوە بە تایبەتی لە جژنی قوربانیانی هیچ کاتی بیرتان لەوە کردوتەوە ئاماری ئەو نەخۆشیانە لە نەخۆشخانەکانە وەربگرن کە بەهۆی خواردنی گۆشتەوە تووشی هاوڵاتی بووە تا ئێستا ئێمە وەرمان نەکرد و ئامارەکە بەس برادرانی تەندروستی دوای جەژن ینی چەند کەس داخل بووە چەند کەس تووشی سکرن بڵێن ڕشانەوە بۆ ئەمانە بووە ئاماژەی پێێن ئەبێ لەوانی وەرگین ئێمە بەڵێ مەبەسمەوەیە ئەگەر بۆی خواردنەوە ئامارێکی لەو شێوە وەربگرن کە بەهۆی گۆشت خواردنەوە چەند کەس نەخۆش کەوتووە لە نەخۆشخانەکانە ئەگەر ئامارێکی لەو شێوە وەربگرن پێدوانی ئمە یارمەتی دەرێکە بێت بۆ باشتر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و خۆپاراستنیان لە خواردنەوە جۆرە گۆشتانە ئەوەی لای هاوڵاتیان ڕوون و ئاشکرایە ئێستا زۆربەی خەڵک خۆی لە گۆشتی سوور دوورخستوێتەوە بۆی ئەو نەخۆشیانێک کە لە گۆشتی سوورە هەیە ینی خەڵک ئێستا بۆی ئەو ڕێنمانی لە تەندروستیەوە دەرچۆلایان لە دکتۆرەکانەوە کاڵی خواردنی گۆشتی سوور بەم شێوە بە شوێ قەدەقەیە و بەم شێوێ زەرەی هەیە بۆ تەندروستی سێرەکەی ئەمە بە شوێکی بەرچاو هاوڵاتی چۆنەڵی ینی پێشینێکی لا دروست بۆ کە خواردنیان گۆشتە خراپە ڕووی کردوتە ماسی و لەگەڵ سنگی مریشک و گۆشتی سپیە بەڵێ زۆر سوپاس یەکەم کاک سۆران عەبدولغەفور سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون دەستخۆشیتان لێکەم و زۆر خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بێگەشتنەوەمان لە دیدەرێکتردا هەموو لایەکتان لە خۆشیە